سڵاوتان لەبێ خۆشەویستان، پرۆگرامی ماچی دیمەنی ئەمجارەمان تایبەت کردووە بە سوودەکانی پشووی هاوین بۆ قوتابی. لێستادا ئێمە لەناو خولێکی مۆسیقاین ساڵانە چاڵە قوتابخانەکان هەڵدەسێت بەکردنەوەی خۆل و لە بوارەکانی مۆسیقا و وێنە چێشان و شانۆ. ئێستا کۆمەڵی قوتابی خۆی شیرن لێرن، ئەوان بەشێکیان بەهرەیان هەیە، بەشێکیان خواستیان هەیە، بەشێکیان حەزیان بە مۆسیقایە. بێگومان ئەوانەیە کە لێرن دایک و باوکیان پشتگیریان دەکەن و هاتوون تاوەکو لێرە مۆسیقا فێر بن. پرۆگرامی ماچی دیمەنی ئەمجارە تایبەت دەکەین بە سوودەکانی پشووی هاوین و دەمانەوێت بزانین تا چەندە گرینگە قوتابی سوود لە پشووی هاوین وەربگرێت و بەشداری ئەو جۆرە خولانە بکات. لێسادا ئێمە لەناو قوتابیانەی دەمانەوێت بزانین گرنگی ئەو جۆرە خولانە چۆن دەبینن و ئاستی خولەکە چۆنە و قوتابی لێرە چی فێر دەبێت و کە لێرە فێری مۆسیقا بوو دواتر لە دوای خولانە چی دەکات. لەو بارەوە گفتوگۆ دەکەین لەگەڵ ئەو قوتابیانەی کە لەو خولەدا بەشدارن و ئەو مامۆستا بەڕێزانەی کە هەساون بە کردنەوەی ئەو خولە بە خۆڕایی. لەگەڵمان بن. جان و کاتت باش لەناو وانە گوتنەوەش بووی داوای لێبوردن بەس چاوم بەخێر بێن سارا چاوم طبعاەوە هەموو ساڵێ ئەمە خولی هاوێنەی دەکەینەوە بۆ قوتابیان سێ بەشمانەیە بەشی مۆسیقا و بەشی شانە و بەشی شێوەکاری. ئەمە وەکو بەشی مۆسیقا قوتابیەکان قوتابێکی زۆر دێ هەموو ساڵێ دێن بۆ وەریان دەگرین بە جێرەی بە خواستی قوتابیەکان هەر کەس و ئامێری خۆی ئەوانە لای من ئەمە کەمانیان فێر دەکەم، مامۆستای ئۆرژی فێر دەکەن، ئیقاعیان فێر دەکەن، عودیان فێر دەکەن. بەڕاستی قوتابیەکانیش ئاستەکی باشیان هەیە لە باتی بچنەوە لە ئەوەی بگەڕن بینە خولەکان زۆر زۆر باشتر دەبن ئینشاءڵڵا. دەمێ بزانم ئەو خولە چەندە خایانەیە و چۆنیەتی خولەکە چۆنە، یعنی ئەو خولە چەند هەموو ساڵێ دەکرێتەوە ئاگادارین، بەڵام قوتابی دەتوانێت بە خۆڕایی بەشداری ئەو خولە بکات. بڵێ ئەو قوتابیانە ئەمە یعنی کە خولەکە ئەگەر کۆکەتایی هات کۆتایی پێ نایە ئەو قوتابیانە هەر دێنەوە لایمە دەبینن دەبنە تیپی مۆسیقای ساڵی قوتابخانەکان، یعنی کۆتاییان پێ نایە هەر تیپی مۆسیقاتان سەر هەر بڵێ هەتا ئێستا چەند تیپی مۆسیقاتان دروست کردووە؟ وەڵا باشە ینی باشە، ینی بۆ نمونە ئێستا ئەو قوتابیانەی کە لێرن لە خولەکانی پێشووتریش بەشداریان کردیە؟ وەڵاهی زۆری بەشداریان نەکردیە، زۆری هەموو نوێنن هەموو نوێن. باسی بابەتێکە وتت لەسەر خواستی خۆی قوتابیەکە دەتوانێت ئامێرێک فێر بێت. تەمەند دیاری نەکراوە لەو بابەتە، یعنی مەسەلەن تەمەنەکان هەموو تەمەنێک دەتوانێت بۆ نمونە فێرە ئامێری کەمان بێت؟ بەڵێ ئەوە گوتمان بە خواستی خۆیان ئەمە دەبینێ قوتابی هەیە حەزی لە گیتارە، ئەمە ناتوانێت بە زۆری بین نەس بلێن وەرە فێرەکەمان بە زۆر لەبەر ئەوە نابیانێ سەرکەوتو نابی. لە هەر تەمەنێک بێت دەتوانێت فێرە گیتار بێت، تەمەنی بچووکیش بێت دەتوانێت فێر بێت. وەڵا بەخۆ دەزانێت بەهرەوە چی یەک نییە، وەکو یەک نییە هەیە قوتابی زوو فێر دەبی، هەیە درەنگ فێر دەبی، بەڵام ئەمە وازیان لێ ناینن هەتا فێر دەبین ئینشاءڵڵا. ئەی کاردانەوەی دایک و باوکی و قوتابیانە چۆنە لەسەرەوەی کە منداڵەکانی لە خولانەدا بەشدار؟ وەڵا دایک و بابیان ماندینە لە گەریان دایانێنن و دایان بینەوە ئەرێ وەڵا بەخۆیان دانێن و زۆر پشتگیریشیان دەکەن، ئامێریان لۆ دەکڕن ئەوە دەکەن. قسە چییە بۆ دایک و باوکانەی کە تا ئێستا منداڵەکانیان لەو جۆرە خولانە بەشداریان نەکردووە؟ بە قورئان بڵێم چ نازانم، یعنی دەبە چی بۆ دایک و باوکان دەڵێ باشتر نییە لەوەی کە منداڵەکانیان بۆ منە خەریکی یاری ئەلکترۆنیەکان بن یا خودت خەریکی شتی لاوەچی بن بێن لە خولانە بەشداری بکەن؟ بەری وەڵڵا ئەوە لە ڕێگای کەناڵەکانی ئەمە دەمانوێت دایک و بابەکان ئەمەی ببینن، ئەو منداڵانەش ببینن و بەڕاستی هەوڵ بدەن منداڵەکانیان فێرە علمەک بێ، بەڕاستی مۆسیقا علمە، فێرە ئەو علمە بن زۆر باشترە لەوەی لە کۆڵانان لە بێن. ئەگەر ڕوخسەت بی دەسمە لای قوتابیەکان بابزانم چۆن سەحەتان چۆنە لە تو دەست پێ دەکەم لە چەند دەبی بەشداری خولەت کردووە؟ وەڵا ئەو ڕۆ یەکەم سارمە یەکەم ساڵتە؟ ئەرێ وەڵا یەکەم ڕۆژی شاتی؟ ناڵە یەکشەمی یەکەم ڕۆژ یەکشەمەوە هاتی. ئەوەندە ڕۆژەی کە لێرە چی فێر بوو؟
وەڵا ئەوە کان فێر بنەوەتە دوای ئەو ڕۆژەی لاانێ تەمرین پەنجەش بکەین ئەو مامۆستاکەش زۆر باش لە گەرمان حەزت لە ئەمریکامان بوو ئەرێ وەڵا زۆر خۆشە پێشەوەی بێ ئەو خولە هیچ زانیارێکت لەسەر کەمان و مۆسیقا هەبوو وەڵا ناوەڵا زانیاری نەبوو باشە چێ هانی دای بێ ئەو خولەیە بەخۆت حەزت لێ بوو یاخود دایک و باوکتانیان بێ وەڵا بخۆم حەزم لێ بوو باشە ئەی برادەکانت کەس تێرەن ئەوانەی کە هاوپۆلتن ئەوانەی کە ڕەفیقتن ئەرێ وەڵا ئەوان شادینە باشە برادرت هەیە تا ئێستا نهاتیتەوە خولانە بەشداری نەکردووی ئەرێ وەڵا بەشداریان نەکردیە باشە ئەو خولە تا چەند بە گرنگی دەزانی وەڵا یەکەم گرنگیە لەکرام زۆر گرنگە ئەرێ وەڵا باشە پێشەوەی بێ ئەو خولە پار و پێرار چت دەکرد لە هاوین پار و پێرار پێشتر هەر لە کۆڵانە پێکۆ لەگە برادەکەمان پیاسەمان لە دەکرد خۆڵانان دەسوڵانەوە ئەرێ وەڵا باشە پیاسی خۆتان دەکرد ئەو خولانە گرنگی زیاتر نییە لەوەی کە بۆ نمونە ئەو قوتابیانەی هاوپۆلت یان ئەو ڕەفیقانەی کە لە ئێستادا لە ماڵەوە دانیشتن و خەریکی یاری ئەلکترۆنیەکانن ئەوە باشتر نییە بێن بەشداری لە خولە چی وا بکەن بەرێ وەڵا باشترە باشە چیان پێ دەڵێ وەڵا دەمێ پێیان بڵێم ئەوان بێنێ ئێرە وچیمە لەسەر یاری ئەلکترۆنەکان نەمینێن بێن لە گەرمە یعنی ئازوشتی بکەن باشە مۆبایلت هەیە ئەرێ وەڵا یاری ئەلکترۆنی دەکەیت زۆر کەم چی یارێک دەکەیت زیاتر لەسەر سیارە مۆسیقا خۆشترە یاخود مۆبایل و یاری ئەلکترۆنی و تەکنۆلۆژیای کە ئێستا مۆسقا ئەرێ وەڵا بۆ نم نەگەرە خولەتەوە بوو پرۆگرامی دوایە خولەت چی دەبێت بەردەوام دەبی لەسەری ئەرێ وەڵا چی بە دایک و باوکت دەڵێ دەستیان خۆش بوو قوربان چۆنی باشی ئەگەر هەستیەوە زۆر سپاس دەکەم مەمنونم یەکەم جارە لە خول بەشداری دەکەیت نەخێر زووتر بەشداریم کردو بەس نەک خولی مۆسیقا باڵکو تایکواندۆیان ڕاضە و ئینگلیزی و لغە و ئەو شتانە چەند ساڵە لە خولەکان بەشداری دەکەیت وەڵا ئەو خولانەی ئەو ساڵ کە چالاکی قوتابیەکان یەکەم ساڵە بەشداری یەکەم دوو هەفتە دەبی وا هاتیمە بەڵێ پێشەوە بێ ئەو خولە هیچ لە مۆسیقا دەزانی نەخێرانی لە دەرواری مۆسیقا زۆر زانیاریم نەبوو تایکواندۆ باسی چەند جۆرە خولێکی ترت کرد مۆسیقا چێ لە لای تۆ مۆسیقاش یەکە لە حەز و ئاواتەکانی من کە حەزم لێ و فێر بم ئەویش هاتم زووتریش بەشداری خولی ڕسمم کردبوو لەگەڵ تایکواندۆ ئێستا کە هێشتش بەشداری یەکەما لێون دەرم بەس مۆسیقاش جیاوازەوە خول و ئارەزۆکی جیاواز بوو جیازەکەی چییە جیاوازەکەی ئەوەیە کە مۆسیقا ینی کەرەتای هەستی خۆتی لێ دەربڕی ینی زۆر شتێ نات هەستی خۆی لێ دەربێت ئێستا ڕسمی وایە ڕسم دروستکردن تای هەستی خۆت پێ دەربڕی فکرە و شتوای خۆتان پێ دەربڕی مۆسیقاش وایە شارەزایت لە مۆسیقا بوو پێشتر نەخێر دەبینین لە ئێستادا چاڵکی قوتابخانەکان ساڵانە و جۆرە خولانە بەبێ بەرامبەر دەکاتەوە بۆ نمونە جەناب و ئەو قوتابیانی کە هاوپۆلتن لێرە هاتون فێرە مۆسیقا ببن تا چەند بەگرنگی دەزانی کە ئەو جۆرە خولانە بەردەوام بێت طبعا گرنگێکی زۆریە چونکە مۆسیقا سەنات و شتانە لە هەموو دەوڵەتێک دەبی هەبێتن و هەموو شارێک چەند مۆسیقا و شتووە پێشکەوی ئەمە ئەوەندە زیات بە پێش دەکەین چونکە پێشکەوتنی خۆمان دەی بەو جۆرە شتانە بە پێش بێخین ینی مۆسیقا و ڕسم دروستکردن و ڕاضە و ئەو شتانە بەس ئێستاکەیان بەداخەوە ئەو شتانە زۆر کەمونیە زۆر کەس حەز لە مۆسیقا و ڕاضە و لوغە و ڕسم و شتا دەکاتن بۆ کەم بووە ئەویش دەگەڕێتەوە سەر خول و ئارەزوو ینی هەم لای عایلەکە کە نەفرێک نێهانیان بداتن و هەروە ناگات ئەوە نییە کە نەفەر لێ پشتیان بوەستیتن هەردەم ئێستا نمونە نەفرێک دەرە بچێم مۆسیقا ئەو دێت بەکەلێک نایەوە یان دێ ڕسم بەکەلێک چی تو دێت بخینەوە ئەو شتانە ئەی نەفرێک ژیریان بزەبت پشگیریەکیان نییە چی هانی جەنابەت دەدا ئەمن باوکم هانم دەداتن زیاد باوکم دایکم لەگەڵ هەر بخۆشم هانی خۆم دەدەم چونکە چەند شت فێربی ئەوەن دەکەمە بەڵێ ئاسی و خولە چۆن دەبینی وەڵا ئاستێکی باشە بەڵێ زۆر باش دەبینین لە هەندێک شوێن ساڵانە و خولانە دەکرێتەوە بە پارە ینی دایک و باوکی قوتابی دەبێت پارە بدات یا خودەرە و کەسانی کە مەسەرەن بەشداری خولە دەکەن دەبێت پارە بدەن بەڵام مامۆستای بەڕێزانەی کە لێرە خولانە دەکەنەوە بەبێ بەرامبەر ینی بەوە ماندی دەبن کاردانەوەی دایک و باوک و قوتابی چۆنە بەرامبەر بۆ هەڵوێستانە ینی لە ناو خۆڕایی و بەپارەت جیاوازەکەیە بەڕای من هیچ جیاوازیەک نییە بەتەنیا شوێنەکە و جێگایەکە دەگۆڕێتن ئەویش بەتەنیا کە زۆردار هەیە کە ئاستی لەوانێ بڵێ ئاستی جێگایەکە بەرزتر لەوەی کە ئاستی جێگایەکە ئاستی جێگا بە جێگا فەرق دەکاتن تەمان چی بەو ڕەفیقانت یاخود بۆ قوتابیانە دەڵێ کە لە ئێستادا بەشدار نابن لە خولەکان و بەگرنگی نازانن وەڵی ناتوانم هیچیان پێ بڵێم چونکە ینی دەبی ئەوان نادەی هانیان خۆت باس کردوتت پێویستە کەسێک هانت بدات بەس
حەز و خولیاش هەیە دەبی حەز و خولیاش چێسەویتن ئەو جەهان هاندانیش پێویستە ئێستا من هانی بدەم چەند هانی بەزەگەر حەز و خولیای لەسەر نەبی هاندانەکەی من بەراژ دەچیتن بەس هاندانیش وەیە تەبعان یعنی ئەگەر بەشداری بکەن لەوان زۆر باش و فکر گەورە دەبن و کە مۆسیقا شتێکی زۆر جیاوازە ینی بەڕای منەوە کە گەورەبی حەزت لێ ببی بە کەسێکی بەناو بانک نەخێر ینی بەتەیە مۆسیقا لە هۆبیەک فێر بوویمە لە هۆبیەک حەزم لێ بکەم نەک بەناو بانک مۆشتان بەیەک ڕستە پێناسی مۆسیقام بوو مۆسیقا بەڕای من وەک ئەوە ژیانە ژیان ینی دەتانی کە خۆتی لەناو بڵێ خۆ دەربارەی خۆ دەربارەی ژیان باز بکەیت کاروە ئەگەر یەکێک لە پیانۆبێژەکان بناسی بیتۆڤن کە سیمفۆنی نوێمی دروست کرد سیمفۆنی نوێ دروست کرد کار بوو هەردوو گوێەکان لەدەستدا بوو بەزانانی ئێستا بپرسی لۆ دروستی کرد لۆ دروستی کەس و کاتە داهاتە چی هەتا پشگیریە هەبی ینی کە نەفەری شەوی چاولەوی بکاتەوە و کە ئەو گوێشی هەیە و دروستیش بکاتن بەس بیتۆڤن سیمفۆنی نوێمی بەبێ گوێ دروست کرد گوێەکانی نەبوو دروستی کرد ئێمە گوێمان هەیە بۆ هەوڵ نەدەین کە ئێمە شتێکی وا بکەین ئێمە چیمان لە مۆسیقارە جیهانیە بەناو بانگانەکەمتر هیچ شتێک بەتەنیا هەوڵدارمان کەمتر دەبێت هەوڵ بدەین و زیاتر تا ئوستا سلااوت لێبێت سلااو لە بەڕێستان خێر بێن پرۆگرامی ئەمجارەمان تایبەت کردووە بە سوودەکانی پشووی هاوین بۆ قوتابی و ئێوەش وەکو بەڕێوەبەری چاڵکی قوتابخانەکان ساڵانە چەندین خول دەکەنەوە سەرەتا دەمەوێت باسی خولی ئێستاتم بۆ بکەیت دواتر باسی ئەوم بۆ بکەیت چۆن بتوانین ئێمە لە پشووی هاویندا وا بکەین کە قوتابیەکانمان سوود لەو خولانەی کە دەکرێتەوە بیان بینی زۆر بەخێر بێن دیارە بەڕێوەبەراتی چالاک قوتابخانەکان بە پێی ئەو پلانێکە ساڵانە دایناوە یەک لەو چالاکیانە دەکەوێتە پشووی هاوین دوایەوە کە قوتابیان لە قوتابخانە تەواو دەبن ئێمە وەکو بەڕێوەبەراتی چالاک قوتابخانەکان خولی هونەریان بۆ دەکەینەوە لە سەر جەمبەشەکانی هونەرە جوانەکان لەوانە شانۆ و شێوەکاری مۆسیقا کە ئەو خولانەش با بڵێن بەبێ بەرامبەر دەبیتن لە هەمان کاتیشدا ئەو مامۆستایانەی کەوانەکان دەلێنەوە سەرجەمیان مامۆستای پسپۆر و مامۆستای ئەکادمینە بۆ ئەم ساڵ دوو بنکەمان دیاری کردیە بنکەیەکیان ئێستا لە قوتابخانەی خەباتی بنەڕەتی کچانن خولەکە دەستی پێکردووە خولی دووەم لە ڕۆژی یەکشەممە دەست پێ دەکاتن و ئەو قوتابیانەی کە ئارەزووی بەشداریکردنیان هەیە دەتوانن بێن سەردانی بەڕێوەبەراتی چالاک قوتابخانەکان بکەن بۆی خۆیان تۆمار بکەن و لە پاشاندا بەشداری بکەن لە خولەکە ساڵانە چاڵەکی قوتابخانەکان چەندەها خول دەکاتەوە یعنی ئەو خولانە دەمێوزانم باسی زەڕورێتی ئەو خولانە بۆ بکەی بۆ قوتاب بڵێ بێگومان هەمومان دەزانین کە هونەر بۆتە بەشێک لە ژیانی با بڵێن مرۆڤایەتی بە تایبەتی ئەو منداڵانەیە کە ئێستا لە سەردەمی تەکنۆلۆژیای مەدەژین زۆر سەرقاڵن بە مەسائلی تەکنۆلۆژیە لەوانە پەبجی و ئەو یاریانەیەکە کە زیانە دەگەینێت بە قوتابیان و بە منداڵان ئێمە مەبەستمانە کە ئەو بۆشاییە هەیە پڕی بکەینەوە بەو بەهرانەی کە منداڵەکان هەیەە بوون منە منداڵمان هەیە لە بواری مۆسیقادا زۆر بەهرەمەندە بەڵام بەهرەکەی نەدوودراوەتەوە لە ڕێگای ئەو خولانەوە بەهرەی ئەو منداڵانە دەدوزرێتەوە لە پاشانیشدا ئێمە ینی زیاتر لەگەڵیان دەبین هەر ئەوە نییە تەنها لە خولەکە بەشداری بکەن و پاشان کۆتایی پێبێتن ئەو قوتابیانەی کە بەهرەمەندن و ئارەزووی ئەوە دەکەن بمینێەوە لەگەڵمان ئێمە لە کاتی دەوامیش با بڵێن ڕۆژێک دیاری دەکەین بە تایبەتی ڕۆژانی هەینی مامۆستایانی یشگرمان دەبیتن ئەوان دێن خولەکە بەڕێوە دەبن و ئەو منداڵانە دەبنە تیپەک لە گوروپا ئەگەر تەمەشای با بڵێن ڕابردوش بکەین زۆربەی ئەو هونەرمەندانەی کە ئەوڕۆ ناوی دیارن لە کوردستان بە تایبەتی لە چالاکی قوتابخانەکانەوە دەستیان پێکردیا چکەمە دەتوانین بڵین چالاکی قوتابخانەکان ئەوڕۆ لە کوردستان با بڵێن جێگرەوەی ئەو قوتابخانە هونەریانەیە کە لە دنیادا هەیە با بڵێن وەکو مەدرسەی مۆسیقا بالی ئەوانە کەواتە ئێمە دوو شت دەکەین هەم منداڵ دوور دەخێنەوە لەوەی کە دوور بیتەوە لەو با بڵێن یاریانە یاخود لە کۆڵان و لە شەقامەوە کە زیانیان پێدەگەینتن لە هەمان کاتیشدا گرنگی بە بەهرەکانیان دەدەین و ئارەزوو توموحەکانیان دەینیندی ئێمە با لەسەر بابەتە قسە بکەین دەبینین هەندێک لە دایک و باوکان بۆ نمونە ئاگاداری ئەو جۆرە بابەتانە نین و حەزیش دەکەن لە پشووی هاویندا منداڵەکانیان بچێتە ئەو خولانە و مۆسیقا فێر بێ شانۆ فێر بێ شێوەکاری فێر بێ ئێوە چۆن واتان کردووە کە هەموو دایک و باوکێک بۆ نمونە بتوانێت کە منداڵەکەی بێنێ لەو خولانەدا بەشداری بکات لە چ ڕوویەکەوە بانگەوازەکەتان چۆنە دەمێ بزانم چۆن ئاگاداری هەموو دایک و باوکان دەکەنەوە بەڵێ دیارە وەکو وەنەیری تشلیاتە ساڵانە هەروەکو ئاماژەم پێکرد لە پشووی هاوین بە ڕێوەبەراتی چالاک قوتابخانەکان
یان بەشی چالاک قوتابخانەکانی پەروەردەی قەزاکان بەو کارە هەستاون بەڵام بەداخەوە لەبەر پەتای کۆڕۆنەوەانە بۆ ماوەی ئەو چەند ساڵە ئەو خولانە ڕاوەستان. جگە لەوەش ئێمە پیجی بەڕێوەبەرایەتی و پیجی بەشەکانی چالاک قوتابخانەکان لەوێن دەری با بڵێن ئاگداری بڵاو دەکرێتەوە بە سوپاسەوە کە ڕۆژ ئێوە هاتوونە با بڵێن بە دوواداچون دەکەن لە بۆ ئەو بابەتە لە ڕێی کەناڵەکەتانەوە دیسان بانگەشەیەوە دەکەین ئەو قوتابیانەی کە ئارەزوو دەکەن تەمان ئەوانەی کە لە قۆناغی بنەڕەتی حتا دەگاتە قۆناغی ئامادەی هەموویان دەتوانن با بڵێن بەشداری بکەن لە خولەکە وەکو باسیشم کرد خولەکە لە بۆ سەرجەم بەشەکان دەبیتن و بەبێ بەرامبەر دەبیتن کەواتە ئێمە لە پیجەکان ئەعلانمان کردەوە و جگە لەوەش با بڵێن لە بەشێک لە شەقامەکان با بڵێن لە ڕێگای لافتە نووسین و فلێکسەوانە بانگەوازمان کردی بۆی بەشداری بکەن منداڵەکان. سپاس بۆ ئێوەش بەخێر بێت. سلام مامۆستای بەڕێز. سڵاو بەخێر بێت سەرچاوە. مامۆستا جان پرۆگرامی ئەم جارەمان تایبەت کردووە بە پشووی هاوینە و سوودەکانی پشووی هاوینە بۆ قوتابی. دەمێ بزانم لە ئێستادا ئێوە خەریکی کردنەوەی خولن و دەمێ بزانم ئەو خولانە بۆ چێ دەتوانی بەشداری بکات و باسی سوودەکانی ئەو خولانم بۆ بکات. ئێمە ساڵانە وەکو ساڵاتی قوتابخانەکان جیا لە ئەو دوو ساڵی ڕاوەردوو کە بەهۆی بوونی ڤایرۆسی کۆڕۆنا نەماتوانین خولی هاوینەی بکەینەوە بەڵام ساڵانی تر و ئێستاش بۆ ساڵیش خولی مۆسیقا و شان و شێوەکاریمان کردەوە لەوە سەرجەم قوتابیەکان کە دەرێت سەرجەم قوتابیەکان مەبەستمان ئەوەیە لە باخچە ساوایەنەوە تاکو دەگاتە هۆری 12 ئامادەیی ئەو خولا لۆ مۆسیقایە لۆ شانۆی لۆ شێوەکاریە دەگەڕێتەوە سەر ئارەزوومەندی قوتابیان ئارەزویان لە چییە ئایا لە بواری مۆسیقا یان لە بواری شانۆیان لە بواری شێوەکاری خۆشبەختانە ئێستاکە پۆلێک لە قوتابیان بەشداری خولەکەیان کردی و خولەکەش بە شێوەیەکی ڕێکوپێک بەڕێوە دەچی کۆمەڵە مامۆستایەکی ئەکادمی زیرەک لێ هاتوو لە بوارەکەی خوان کە بواری هونەریە هەم لە مۆسیقا هەم لە شانۆ هەم لە شێوەکاری بەشداریان لەو خولەی کردی و وانەی دەڵێنەوە دەرئەنجامی خولەکەش دەبتە هۆی دروستبوونی تیپەکی مۆسیقا لە داهاتوودا لەگەر گروپێکی شانۆیی لەگەر کردنەوەی پێشنگایەکی شێوەکاری لۆ ئەو قوتابیانی کە بەشداری پێشنگایەکان کرد کە باسی گرنگی خوردەکەی و لە پشتوی هاویندا ئێستا خۆمان دەزانین لە قۆناغێکی دەنێ قۆناغی تەکنەلۆژیایە تەکنەلۆژیا زۆر چیتە هەموو نێو هەموو ماڵە کوچتە دەست هەموو قوتابیەکی کە خول لەو بابەتانە کە خول دەکرێتەوە دابڕانی قوتابیە لە زەمانێکی دیاریکراو کە دێ بەشداری خولەکەی دەکات ئەگەر بێت و ئارەزوومەندیش بی زیاتر لە تەکنەلۆژیا دوور دەکەوتەوە ئەم نمونەیەکی لۆ بە ڕێستان بینم چەند ڕۆژێک بەر لە ئێستا مامۆستایەک هاتە لای مەکە ئافرەت و گوتی مامۆستامە لەیەک لە قوتابخانەکان منداڵێکی نابوو منداڵەکە خەواڵوو بوو گوتی حەز دەکەم بەشداری خولەکەی پێ بکەم منش گوتم مامۆستا تۆتی نەهێشتا ئەوە خەواڵووە گوتی خەبەس دەمێ بەشداری بکەوە لەو خەواڵوێ هەتا سەعات 3 شەوێ نەنووسێ بەس پۆبجی کردیە ئەمن دەمێت لە پۆبجی دووری خەمەوە بین بە خولەکەی خۆشبەختانە ئێستا لە خولەکەیەوە دەتوانم برێم کە خەواڵوەکەی وەکو پێویست ئێستا هەست پێ دەکەین نەمایە کەواتە زوو دەنویت و دوورش دەکەوتەوە لە ئەو تەکنۆلۆژیای سەردەمەی ئێستاکە هەم داکەش و هەم بابەکانیش هەم خێزانیش حەز بە ئاسوودەی دەکە کە منداڵەکەی هەست پێ دەکە کە بەشداری خولەکی وای کردی و دواتریش کە دەگەڕێتەوە ماڵەوە ئەگە مۆسیقاژەنە ئۆرجی لۆقرەیە ئامریکەمانە پرۆڤێت تەمرینی خۆی دەکا زیاتر دوور دەکەوتەوە لەو تەکنۆلۆژیانی کە ئێستا قۆناغی ئێستا پێویستمان پێیە بەڕاستی منداڵ لە تەکنۆلۆژیاکەی دوور کەوتەوە لۆ ئەوەی زیاتر بتوانین پەرەبەتوانە و هزری خۆی بدە خولەکان بێ بەرامبەرە خولەکە وەکو چاڵاکی قوتابخانەکەن وەزارەتی پەروەردە و ئەو خولەکە بێ بەرامبەرە مەسروفاش هەموو لەسەر وەزارەتی پەروەردە و تەربیە و بەڕێوەبەراتی گشتی پەروەردە هەولێر دایک و باوکی قوتابی تا چەند بۆ نمونە خۆشحاڵن بە بوونی ئەو جۆرە خولانە ینی ئەوان چی دەڵێن قوتابیەکانیان وا هەان دەدەن کە بێن بەشداری بکەن ئەمە کە تەسەری داک و باوی قوتابیەکە زیاتر جۆش خۆش دەگەوتە نێو مامۆستایەکە کە خولەکە زیاتر گرنگی پێ بدرێت لەبەرەوەی هەست پێ دەکەن کە دایک و باوکیان بخۆیان منداڵەکان دەینن هەندێکیان دەبینێنەوە هەتا خولەکە کۆتایی پێ دەبێت خۆشیان دەبنێت گوێگر لە خولەکەی یەک لەدا کان گوتی ئەمە استیفادە کردی لە خولەکەی پێشتر نەبزانی مۆسیقا زمانێکی جیانی بەڵام ئێستا کە لە ئێوە دەبیستم و مۆسیقا زمانێکی جیانی و نۆتەی تایبەت و زمانی تایبەتی خۆی هەیە ئێستا ئەمیش زانێرێکی سەرەتایی وەرگرتی لەسەر مۆسیقای دایکە قوتابیەکەی دەینا بە قوشی گوێ لێ ڕادەگرت بەخۆی دەماوە لەگەری دەبینێتەوە هەتاکو کۆتایی خولەکەی کە سەعات 11 و تەواو دەبی بەخۆی دەماوە لەگە خۆی ئەویش دادەنیش وەکو جێگرێک بەڵام استیفادەی دەگۆ استیفادەیەکی زۆرم لێ کردی باشە بە کورتی لە یەک ڕسەدا پێم بڵێ چی بە دایک و باوکی قوتابی دەڵێ بەدا چۆن سوود وەربگری لە پشووی هاوین بۆ قوتابیەکەی
ئەمە دەرێنە دایک و باوکانی قوتابی ئێستا دەرفەتمایە ئەگە دەیانێت لۆ شێوە کاری بن ئێستا دەتوان منداڵەکانیان بینن ئەگەر هەتاکو ئێستا ناینەیە ئەو داواکاری کە هەمە وەکو ساڵات قوتابخانە دایک و باوک قوتابیان کە دەرئەنجامی خولەکەی بە تایبەتی ئین مۆسیقای دەبی دوای بوونەوەی قوتابخانەش هاوکارمان لەوەی بتوانین زیاتر پەرە بە توانایەکانی قوتابیەکان بدەین و لۆی بتوانین گروپێکی مۆسیقای ڕێکوپێک لە ساڵات قوتابخانەکان دروستکەین. سپاسی ئامادەبووتان دەکەین خۆشحاڵتان کرد. وەکو دەبینین ئێستا ئێمە لە ناو ئەو قوتابیانەی کە بەشداری خولی مۆسیقایان کردووە وەکو لە پێشوودا بەسمان کرد ساڵانە چاڵاکی قوتابخانەکان خولی بێبەرامبەر دەکاتەوە بۆ قوتابیان وە لە بوارەکانی مۆسیقا و شانۆ و شێوەکاری. و ئێستا ئێمە لە ناو قوتابیانی بەشی مۆسیقا داین ئەوانەی کە بەهرەی مۆسیقییانەیە و حەزیان لێ خواستیان لەسەرەوەی کە فێرە مۆسیقا ببن و مۆسیقاش بە گرنگ دەزانن سە دەمەوێت لە زاری خۆیانەوە قسە بکەن سەرەتا لەوە دەست پێ دەکەم چۆنی باشی باش ناوت بینین باشە خاتون لێستادا بەشداری خولی مۆسیقات کردووە وەکو منداڵێک وەکو قوتابیەک دەمێ بزانم ئەو خولە تا چەند بە گرنگ دەزانن حەزی خۆمەدە پێم بە گرنگ دەزانم حەزی خۆتە حەز لە مۆسیقا بەڵێ باشە ساڵەکانی پێشوو بەشداری مۆسیقات کردبوو بەڵێ بەڵێ لە چه ئالەتێک بەشداریت کرد ساڵەکانی دی لە پیانۆی بم ئەو ساڵاتی مەکەمانی ئالەتەکەت بۆ گۆڕی بەڵێ ئالەتەکەت گۆڕی بەڵێ لەبەر چی گۆڕی زیاتر حەزم لە کەمانی بوو حەزت لە کەمانی باشە ئەوەندێک کە لەو خولەدا بەشداری چی فێر بووی فێرمە لێدەم بەڵێ باشە دەتوانێت عەزف بکەی ئێستا بەڵێ باشە گرنگی ئەو خولانە چییە بۆ قوتابی خۆیان پێ خەریک دەکەن ینی باشتر لەوەی کە بۆ نمونە منداڵ یاخود لە تەمەنیەوە لە ماڵەوە دابنیشی خەریکی یاری ئەلکترۆنی و یان شتی ئەو شتە لاوەچیانە بێت باشتر بەشداری خولی مۆسیقا بکات بەڵێ باشە خولەکە لە چه ئاستێکدا دەبینی ئاستەکەی خولەکە باشە مامۆستایەکان وانەکان باش دەڵێنەوە مامۆستای باشن هەمومان دەزانینەوە بەڵام ینی ئێوە داواکاریەکانتان چییە مامۆستایەکان باش یانی پێم فێرمان دەکەن لە داهاتوو حەزەکەی ببی بەچی ببی بە مۆسیقارێکی بەناوبانجی کورد بەڵێ هەر لە ئارەتی کەمان بەردەوام دەبی بەڵێ باشە گەرەگەر خولە تەواو بوو لە پاشەوەی کە خولەکە تەواو بوو ئەو کات خەریکی چی دەبی هەر لە ماڵەوە تەمرین دەکەم تەمرینی خۆت دەکەی بەڵێ باشە دەست خۆشبی چۆنی باشم سپاس بەخێرمە ناوت هەرژین هەرژین خان چەند دەبی بەشداری خولت کردەوە ئەمن 2009 کە خولە کراوە ئەو ساڵیشە لەوێن دەربوویمە ئەو ساڵیش دیسان بەشداریم کردەوە دووەمین جارە بەشداری خۆت دومین ساڵە بەڵێ هەر لە ئارەتی کەمان هەر کەمان لە 2009 چی فێر بووی تەپەن خۆی مامۆستایەکان نۆتۆشت دەدەن ڤیستیڤاڵ شتمان کردیە ینی توانیمان زۆر شت حەزف بکەین و حەزی خۆشتە ینی زۆر کە بڵێشت حەزت لە شتەکی بی زیاتر هەوڵی لە بۆ دەدەی ئەو جشتی زۆر باش فێر بوو حەزت لە مۆسیقایە زۆر بەڵێ تا چەند ئەو خولانە بە گرنگ دەزانی کە ساڵانە بەردەوام بێت تەکەیت زۆر باشە خاستن لە بۆ تەمەنیمە ینی منداڵەکە ینی زۆر باشتر لە بۆی کە بێتە دەورێک لەوەی کە لە ماڵێ بی و خاستن گە حەزت لێبی ئەو خولیایەکی منە هەر لە منداڵیەوە زۆر باشی دەزانم مامۆستایەکان زۆر سوپاسیان دەکەم زۆر باشە لە خۆناغی دەخوێنی ئەمن بوومە پۆلینە ئەو ساڵ لە منداڵی و حەز دەکرد فێرە مۆسیقا زۆر بەڵێ دایک و باوکان لە ئێستادا ڕەنگە ئاگاداری و جۆرە خولانە نەبن و منداڵەکانیان بەشتی لاوەچیەوە سەرقاڵن چی بۆ دایک و باوکانە دەڵێ چۆن هانیان دەدەی لەبەرەوەی ئێمە هەمومان دەزانین کە کەسێک ئەگەر بەشداری و جۆرە خولانە بکات سەرەتا لە خواست و حەزی خۆی دەست پێ دەکات بەڵام دەبێت کەسێکە بێ هانی بدات تەپەن وڵا ئێستای ئەو ساڵانە زیاتر دەبینی منداڵی گچکەیە مۆبایلی لە دەستە لە ماڵی خەریکە هەندێک شتێیانی دەکەوتەوە سەر دایک و باوکیش ئەوە ینی دەبیان پێیان بڵێ ڕاستە ینی حەزەکە دەبی حەزت لێبی ئەو دەبێ بزیانی هەندانیش گرنگە شتێکی پێیان بڵێ بتانی بڕۆی بەشکم کاتەکەیان هەم خۆشترە کاتەکەش لە خۆت ینی ئەو هازوو ناڕە باشتر لەوەی کە لەسەر مۆبایل بی بەڕای من شتێکی زۆر باشە ینی بەتابەت کە خولەکەش بەخۆڕایی تەپەن زۆر زۆر باشە بەڵێ ئەوە خێزان هەبن هەندێک دایک و باوک لە ڕووی دەرامەتەوە کەم دەرامەت بنەتوانن منداڵەکانیان نانە زۆر باشەوە شتێکی مامۆستایەکانیش زۆر زۆر باشن ینی برێ هەم بۆی کە بە خۆڕایی یا زۆر زۆر باشە ڕەفیقەکانی خۆت لێرن لێرن هەمویان چەند ساڵە پێکەوە بووینە ئەوان ئەتویان دیت لێرە کە لە بەشداری خولت دەکردی هاتن یان خودت ئەتو ئەوانە دیت هات وڵی هەر هەمومان پێکەوە هاتین لەگەر کچی خاڵم وانیشتن لێرکوانە 2009 پێکەوە هاتین بەس کاگرابل لە مێژە لێرە بووە زۆر باز دەکا ئەو جەیانی حەزم سوێ کەمانە ئەویش هاتم جۆرێک لە منداڵ و لە لەو هاوتەمەنی بەڕێستان دەبینین خەریکی باسکردنی شتی ترن بۆ نمونا خەریکی
تیکتۆک و جۆرە بابەتانە ئێوە لەناو خۆتان باسی مۆسیقا دەکەن یاخود باسی شتریش دەکەن واللهی مۆسیقاکەیە خۆی تەپان بەزیانی ئەها جار بە جاریش دادنیشی برادرە قسە دەکرێت بەزیانی هەمومان کە لێرەینە هەمومان ینی ئەو هانی نەبرێم ینی هەر لەسەر مۆبایل ئەو شتانە بین هەمومان حەمدولیلا هەر خولیامان هەیە خەونمان هەیە ئینشاءالله سەلامەت بی زۆر سپاس مەمنون چۆنی باشی سپاس دەکەم یەکەم جارە بەشداری خۆ دەکەیت بەڵێ یەکەم جارە بەشداری دەکەم چەند ڕۆژە لێرەی وەڵاهی نزیکەی 2 هەفتە دەبی هاتیمە ئێرە بڵێ پێشەوەی کە باسی گرنگی و جۆرە خولم بۆ بکەی پێم بڵێ لە ماوەی ئەو 2 هەفتەیە فێری چی بووی وەڵاهی فێری زۆر شت بووین ئاستی ڕۆشنبیریمان زیاتر بەرز بوو لەوەی کە پێشتر دەمانزانی مامۆستایەکان گرنگێکی زۆرمان پێدەدەن دایک و باوکمان و هەروەها ئاستی خولەکە زۆر زۆر بەرز و باشە مامۆستایەکانمان زۆر باشن ئەلحەمدولیلا ئاستی خولەکە بە بەرز دەبی بەڵێ بەڵێ باشە چه هانی دایکە بێ خولە وەڵاهی دایکم زیاتر هانیدام بەڵێ باشە پشوەکانی تر لە ساڵانی ڕابردوو خەریکی چی بوو چی وەڵاهی زیاتر یارە ئۆنلاینەکان هەبوون بەپێی ئەوەی کە نەمان دەزانی ئەو خولانە کرایتەوە بەڵێ باشە چی بکرێت تاوەکو هەموو قوتابیەک وەکو جەنابەت سوود لەو جۆرە خولانە بەخوای زیاتر تۆڕە کۆمەڵایەتیەکان هەندێک جار لی بڵاو دەکرێتەوە زیاتر بە دوای بگەڕێن یان ئەو کاتانی کە پۆستەرەکان لێ دەدرێن لە دیوارەکان پۆستەر هەیە لێ دەدرێت بۆ ڕیکلامەکان لە دوای بگەڕێن بۆی ئاستی ڕۆشنبیری خۆیان بەرز بکەنەوە بەگرنگی دەزانی کە قوتابی پێویستە ئاستی ڕۆشنبیری بەرز بێت بەڵێ بەڵێ لە بۆ داهاتووی سوودی هەیە سوودەکەی چیەگەر وەڵاهی سوودی هەیە لە بۆی کە ئاستی ڕۆشنبیریەکەی کە بەرز بووە لە بۆ دوا ڕۆژی خوێندنەکەی بەرز دەبیتن زۆر باشە لە بۆی کە ئاستی قسەکردنی ئاستی هەڵسوکەوتکردنی هەموو شتێکی ئاستی بیرکردنەوەی لەلا باشە لەوانەکانت چۆنی وەڵاهی زۆر باشمە الحەمدولیلا بەڵێ نمرەکانت لە مابینی چەندیە وەڵاهی ئەو ساڵ هەندێک دابەزی بەپێی ئەوەی نەخۆش کەوتم و ئەو شتانە بڵێ باشە بێگومان وانەکانیش گرینگن ئێمە دەبێت باسەوە بکەین کە قوتابی لەو کاتێک کە خەریکی وانەکانی دەبێت وانەکانی خۆی تەواو دەکات بە ڕێکوپێکی پێویستە بەشداری و جۆرە خولانەش بکات وەکو خۆت باست کرد مۆسیقا چۆن دەبینی مۆسیقا چێ لە لای وەڵاهی مۆسیقا هەر کەسێک حەز و خولیای هەبی لە بۆ مۆسیقای شتێکی زۆر گرینگە لە بۆ ئەوی چکە ئارامێک بە دەروونت دەبەخشیتن ئارامیەت ئێستا بەڵێ کە گوێت لە مۆسیقا دەبی هەست بە ئارامی دەبی بەڵێ باشە ڕەفیقت هەیە کچ لە تەمەنی خۆت لە ئێسادا بەشداری و خولانە نەکات نەخێر نیتم چکە بەشداری ناکەن کە هیچ کەسیان بەشداریان نەکردیە نەخێر باشە چیان پێ دەڵی وەڵاهی حەزەکەم بەشداری بکەن لەبەرەوەی ئاستی ڕۆشنبیریان بەرز دەبتەوە ئارامیەک بە دەرونیان دەداتن ئەو مۆسیقایە لەگەڵ دەرونت تێکەڵ دەبیتن سپاس دەکەم ئەتو چۆنی باشی حیاتم کوی ناوچیە ئەحمەد ئەحمەد جان حەز لێ فێرەکەمان بیا بەڵێ تەمەن چەندە نۆ 9 ساڵی بەڵێ پۆلی سەی بنەڕەتی نەخێر بوومە چار بووە چار ئافرین دەرجەکانت کو باش بوون عیبیان نەبوو عیبیان نەبوو ئافرین باشە یەکەمین جارە بەشداری خولە دەکەی بەڵێ حەزت لە مۆسیقا بوو بەڵێ چی هانی دای بێ و خولە دایکم زۆر دایکت ئەی باوکت باوکم ئەوەندەی هەن نەدەدەم داکت دێگۆ دەبی بچیە باشە بەڵێ چی پێ دەگوتی دایکت دەیگۆ بڕۆ فێر بە لۆ خۆش هەر شتێکی فێر دەبی لۆ داهاتوت باشترە ئافرین وجە شتەکەی فێر بوو ئێستا تو یعنی ئاوا فێر دەبوو باشە مۆسیقا چیە لە لای تو هەموو شتەکە هەموو شتەکە باشە تا چەند گرینگە هەموو قوتابێک لەو جۆرە خولانە بەشداری بکات زۆر گرینگە زۆر گرینگە ئێستا لە مۆسیقا هیچ فێر بووی ئەگەر داوات لێ بکەین دەتوانانی بۆمان عەزف بکەین ناتام بەس تا پەنجەی فێر دەبم ئەودا تا پەنجەی فێر دەبی باشە ئەو خولە چۆن دەبینی زۆر باش زۆر باشە دەست خۆش بسەرکەوتوبی مامۆستاجان
سڵاوت لێبێ ببوورە هەرچەندە لە کاتی پرۆڤەکردنی داوای لێبوردن لێ دەکەین باسی ئەو خولم بۆ بکە چۆن ئەو خولە ئەو خولەیە ساڵانە لە چالاکی قوتابخانەکانی پەروەردەی ناوەندی هەولێر دەکرێتەوە کۆمەڵی قوتابی ڕوولە و چالاکی قوتابخانە دەکەن دوای ئەوەی ئامێرەکان هەڵدەبژێرن دوای ئەوە تێست بە قوتابیەکان دەکرێت ئەو قوتابیانەی کەوا گیان مۆسیقیە هەڵدەبژێردرێن لەلایەن تیمی مامۆستای چالاکی قوتابخانەکانی بەشی مۆسیقا دواتر چەند بەشێک لە نەزەریاتی مۆسیقا باز دەکرێتن دوای ئەوە قۆناغ بە قۆناغ دەست بە ژەنینی ئامێرەکان دەکرێتن ئیتر هەر قوتابی و دەچێتە لای مامۆستای خۆی ئەو ساڵەکە ئەوەی کە ئامێرەکانمان هەیە پیانۆمان هەیە کەمانمان هەیە سازمان هەیە ئامێری ئیقاعیمان هەیە و ئەو ڕۆکەش قۆناغێکی باشمان بڕیوە ئەم بتایبەت باز دەکەم کە ئامێری پیانۆ دەڵێمەوە کەتینە سەر ئەوەی کە ئەوڕۆ بەرهەمی نمایشەکان حازرکەن ئەوەی کە لەسەر هۆڵی شانۆ پێشکەش دەکرێتن هیوادارم بتوانن کۆی گشتی ئەو بەرهەمانێکەوە ئامادەمان کردیە لەسەر هۆڵی شانۆ بیژانن ئەوە بەڕاستی لە بۆمە دەستکەوتێکی زۆر گرنگە بن چەند بەرهەمتان ئامادە کردووە وەکو ڕاهێنان 5 ڕاهێنانمان حازر کردووە ئەو ڕۆکەش تقریبان یەک لە بەرهەمەکانی نمایش کە بەتەماین دوای ئەوەی خولەکە تەواو بوو پێشکەشی بکەین بەرهەمێکمان حازر کردووە لە بەرهەمی دووەمیش بەشێکمان حازر کردووە ئیتر قۆناغ بە قۆناغ لە بۆ بەرهەمەکانی کەش دەڕێن تاکو هەمووی ئامادە دەکەین بژێت سەجاد وەکو ئەوەی باسمان کرد ئەو خولە لە چەند بەشێک بگات و ئێستا لە بەشی پیانۆین ئەلێکوانە قوتابیەکان دانەوێت فێرە پیانۆ بن بە هاوکاری مامۆستایەکەیان و هەموو قوتابیانەی کە لێرن ماوەیەکە بەشداری ئەو خولیان کردووە تایاندایە کە چەندەمین جارە بەشدار لە خوڵە دەکاتووە و قوتابیش هەیە بۆ یەکەمین جارێت ئێستا من دەمەوێت لەگەڵ قوتابی قسە بکەم سڵاوت لێ بە چۆنی باشم سپا زۆر سپاس یەکەمین جارە بەشداری ئەو خوڵە دەکەی باڵێ باشە سەرەتا دەبوایە بزانم ناوت چیە و تەمەنە چەندە لە چ قۆناغێکی خوێنی ناوم بارین هێرشە تەمەنم 11 ساڵە دەبمە پۆلی شەشی سەرتای باشە دەبیە بوویە پۆلی شەش یان دەبیێ دەبمە باشە تەمەند درێژ بیشاڵام گرنگی ئەو خولە چۆن دەبینی بەڕاستی زۆر ڕام لە خوڵەکەی سپاس مامۆستاکان دەکەم کە تاکو ئێستا لەگەڵمان بەردەوام بوون بە تایبەتی مامۆستا ئارام کە توانی بابەتێکی زۆر باشمان پێ بڵێتن باشە شتێک وای کردووە زۆر ڕاد لە خولە بێت سەرتا مامۆستاکان کە زۆر باشن لەگەڵمان باشە دەتوانین زۆر بە باشیوانەکانمان بخوێنین باشە کا لێرە بەشداری ئەو خولە دەکەی هەست چۆنە لە ئێستادا دەبینین ئەو خولە بە خۆڕایی کراوەتەوە و بەشێک لە هاوپۆلەکانی تۆ و ئەو قوتابیانێک کە لە قوتابخانە لەگەڵدن ڕەنگە بەشدار نەبن لەو خولانە دەمێ بزانم باسی گرنگی و خولم بۆ بکەی ئایا تا چەند گرینگە دایک و باوکان هانی قوتابیەکانی خۆیان بدەن کە بەشدار بن لەو خولانە بەڕاستی من خۆم حەزم لە میوزیک بوو بۆ بەشداریم کرد و بەڕاستی زۆر گرینگە هونەر جا لە هەر بابەتێک بێت لە هەر هونەرێک بێتن بەڵام من خۆم ئارەزوی مۆسیقام دەکرد بەڕاستی بۆم زۆر گرنگ بوو ئەو خولە چونکە مامۆستایەکانی زۆر باشن و ئێوانەکانیش زۆر بە ئاسانی پێمان دەڵێن باشە ڕۆژانە چەند کاتژمێر خەریکی پرۆڤن لێرە 2 کاتژمێر ئەی کە دەچیەوە ماڵەوە هەر خەریکی پرۆڤی خۆت دەبێت بێگومان باشە لە خوێندن چۆنی باشی باڵێ ئەلحەمدولێ سەرتا قوتابی دەبێت گرنگی بە خوێندنەکەی بدات دواتر زەڕورە کە بەشداری ئەو جۆرە خولانە بکات قسە چیە بۆ مامۆستایەکانت کە ئەو خولایان کردوتەوە بە خۆڕایی سەرتا سوپاسیان دەکەم کەوا تا ئێستا لەگەڵمان بەردەوام بوون بە تایبەتی مامۆستا ئارام کە وانەی پیانۆمان پێدا میوزیک پیانۆمان پێدەداتن باشە چی بۆ برادرانە دەڵی کە لێسادا خەریکی یاری ئەلکترۆنین لە ماڵەوە دانیشتون یاخود دەنون ینی با بڵێن تۆزێکیان تەمبەڵن بەشدار نابن لە خولانە هانیان دەدەی کە بێن بەشدار بن باڵێ بێگومان چونکە هونەر خۆشە ئارەزوێکیشە هونەر لە ماڵەوە بێزار دەبیتەنیا دەتوانین لە خۆت بێ ئێرانە و هەم فێری هونەرەکە دەبی هەم بۆ خۆم لێرانە خۆشی وەردەگری ئافرین دەست خۆش بی سەرکەوتوو بێ وەکو با گرنگ دەزانین کە جگا لە مامۆستا ئارام کە قوتابیە زۆر باسی مامۆستا ئارامی کرد ئێمە سوپاسی دەکەینەوە سوپاسی هەموو ئەو کەسانە دەکەین کە هەم هاوکارن هەم سەرپەرشتی و زۆرە خولانە دەکەن ئێستا دەمێ بچمە لای ئەو قوتابیەش ئەو قوتابیە کە لێرە دانیشتوێش حەزەکە
ماشەڵڵا ئۆرگەکی گەورەشت لە پێشە چۆنی وڵا باشم باشە ئۆرگەی خۆتە بەڵێ خۆتە چێ لەبووی کڕی بابم بابت لەبووی کڕی لەبەرەوەی کە لەو خولەی بەشداریت کرد کڕیت یا پێشووتریش حەزت لێ بوو کە ئۆرگت هەبێت پێشووترش حەزم لێ بوو پێشووتریش حەزت لێ بوو چەند دەبی خەریکی مۆسیقای تقریبا ساڵێک تقریبا ساڵێک ئەو خولە چۆن دەبینی خۆش خولە خۆشە چی فێر بووی لێرە گۆرانی خۆش دەتانی هەمووی جوان عەزفکەی یانشتان مایە جارە سەرەتایە دەتانم دەتانی ئافرین ینی پێشوێ بێەوە خولە تو زانیاری هەبوو لەسەر مۆسیقا بەڵێ لەسەر ئۆڕک بەڵێ باشە لە پاشەوەیکەوە خولە تەواو بوو بەردەوام دەبی لەسەر ڕاهێنانەکانت لەسەر ئامێری ئۆڕک یاخود تاو ئەو خولە کۆتاییە بەردەوام دەبم بەردەوام دەبی چیت بۆ مامۆستایەکانت هەیە ڕێز و سڵام هەیە بووێ و هیوای سەرکەوتنیشیان لە بۆ دەخوازی لەبەرەوەی ئەمان لێرە بێەوەماندون و ڕۆژانە سەرقاڵی وانە وتنەوەن بێەوە بە خۆڕایشە ئەی چیت هەیە بۆ ئەوەی کە ئەو خولە بە خۆڕایی کراوەتەوە چەند خولیتر هەن بە پارە ئەڵا هیچم نییە بۆ باشە دەشتێکم پێشکەشکە بزانم چی پێشکەش دەکەی هەر شتە چی ئازنیانی ئاسان بی بە فەرموو دووبارە خۆش بێ بە چەندی فێرەوەن دەبووی با ڕۆژێک بە یەک ڕۆژ یافرین یعنی دوگەر ساڵک بەردەوام بی فێرە زۆر شتی دیکەش دەبی قوربان سڵاوت لێ بێت دەمە بزانم قوتابیت لێرەیە بەڵێ چەند قوتابیت لێرەیە وڵا یەکدانێ یەکەمین جارە بەشداری خولە بکات بەرێ چۆن بوو بەشداریت پێکرد بەخوای حەزی لێبوو لە مارێمش گوتم بینم بە علمی فێروی باشترە ساڵانی ڕابردوو قوتابیەکە چی دەکرد لە ماڵەوە لە پشووی هاویندا بەخوا مامدارێ و زمانی هەر ئایپاد و مۆبایل نییە تا چەندە و جۆرە خولانە بە گرنگ دەزانی و هەبوونیان لە ئێستا دەبینین و خولانە کراوەوە بەبێ بەرامبەر قوتابی سوودی لێوەردەگرێ فێرە مۆسیقا دەبێ فێرە ئەو ئالەتەی کە حەزی لێ تا چەند بە گرنگی دەزانی ئەو خولانە بەردەوام بن و زۆر بن خۆی زۆر مهمە يعني على الأقل الأجهزة الإلكترونية ندور بيخنوه باوکێک مۆسیقا وا دەکات کە منداڵەکانمان لە ئەجهزەی ئەلکترۆنی دوورکەونەوە طبعا هذه ئێستاەوە دەبی بچیتەوە لە مارێ ئەوی فێر بۆ دووبارە کاتەوە هانی دەدەی جەنابەت طبعا نەرێ وڵا من کە دیتم حەزەشی لێە گوتم وەرە بمە جێی باشترە بەشی استفادەشکە بە علمی فێر بیتن نەگەوها بە هەرەمەچی بیتن چەند منداڵتەیە سێ ئەوە لە هەمیان گەورەتریان بچووکترە ناوەڵەوە بچووکەکەیە ئەی گەورەکان هیچ لێ هیچ خولێک هەوڵت نەدا بەشداریان پێ بکەی بە خودای یەکیان بە لە مێژاویش عمری گەورەیە ئێستا چتە کولیای بەس باشە دایک و باوکان بۆ نمونە کاردانەوەیان چییە بەرامبەرە و جۆرە خولانە تا چەند بە گرنگی دەزانن کە منداڵەکانیان بنێرنەوە خولان ئەگەر بە عام قسەی بکەی کەس ئاگای لێ نییە ناوەڵا تەمەشای نزبەکەیکە لاو لێرەوە بزانام هەر ئێرە هەیە ئەوی ئەم بزانم چەند تەلەبە هاتیە ئەو هەولێرە گەورەیە ئەوەندە تەلەبە هاتیە جەنابەت چی بکرێت تاوەکو هەموو ئاگایان لێ بە خودای تەلەڤیزیۆنێکی وشینگۆ باشترینیشی پێ دەکرێت چکە ئەوەی چالاکی قوتابخانەی ئیمکانیاتیان مەحدودە ئەم دایک و باوکیشان حەزیان لە هونەر و مۆسیقا نییە لەبەرەوەی کە بەخۆیان حەزیان لێ نییە لێ ناگەڕێ منداڵەکانیشیان بە خودای زۆری وا هەیە زۆری وا هەیە بەس بە خۆی شەر منداڵەکەی ئەگە حەزی لێبی باوداک دەبی حولی لێ بدە ڕێ لە حەزی منداڵەکانت ناگرێت و ئەمە نابێت تا چەند گرنگە هەموو داک و باوکێک وەک بیر بکات بەخۆیەوە بیرکردنەوەشی ڕاستە ئەوی دێ غەڵەتە ئەگەر لێی نەگەڕێ بەدری خۆی بکە مۆسیقارێکی باشی دەدەێت بە ڕێزی سپاس چۆنی باشم ناوت شاد لە قۆناغی چەند دەخوێنی بوومە حەفت ماشەڵڵا تەمەند درێژ بی یەکەمین جارە بەشداری خۆلی مۆسیقا دەکەی من لە منداڵیەوە لەو خولا دابەشدارم کردووە لەوەتی لە تەمەنێکی بچووکەوە تا ئێستا بەردەوامی لە بەشداریکردن لەو خولا بەڵێ من لە 4 ساڵی ڤیددیۆمەیە کە دەف لێ دەدەم دەف بەڵێ
حەزت لێ بوو یاخۆت بەهرە بوو چۆن بوو ئەو بۆم باس حەزم لێ بووە بەهرەی خۆشم بوو زۆر حەزشم لێ بوو کە دەفوقع لێدەم ساڵانە بەشداری ئەو خولە دەکەیت بەڵێ تا چەند گرینگە کە قوتابی سوود لە پشووی هاوینی خۆی وەربگرێت لە ئێستادا دەبینین پشووی هاوینە بەشێک لە قوتابیەکان ڕەنگە هاوپۆلەکانی تووە یاخود ڕەفیقەکانت لە ئێستا خەریکی یاری ئەلکترۆنی بن لە ماڵەوە یاخود خەریکی یاریکردن لە کۆڵان ئەو جۆرە بابەتانە بن بێن بەشداری لەو جۆرە خولانە بکەن سوودی زیاتر نییە بەڵێ وەڵا زۆر سوودی زیاتری و هەیە و ناوچێت سوودی بۆ کۆمەلگاش هەیە چۆن سوودەکە بۆ کۆمەلگا بۆم باس ئێمە کە ئەوە دەکەین وڵاتەکانی تر سیرمان دەکەن وڵاتەکەمان بە پێش دەکەوی ئەگەر ئێمە سەردانی ئەم خولانە بکەین دەتوانین بەهرەمان تێدایە و بەهرەکانمان بەدەر دەخێن وڵاتەکەمان بە پێش دەکەوێت موسیقا چیە لە لای تۆ مۆسیقا لە لای من ئاوازێکی زۆر خۆشە مێشکم ئارام دەکاتەوە چۆن بوو ئالەتی قاعەت هەڵبژار لە مناڵیەوە ئیقاع و دەف و ئەوانە حەزەکەم بکەم وە لە مەولودیش بەشداریم کردووە حەزم لێ قاع و دەف بوو لە چ مەولودێک بەشداریت کردووە لە مەولودی لە تەلەڤزۆن لە فاملی بەڵێ بەڵێ دایک و باوکت چۆنە پشتگیریت دەکەن باوکم زۆر پشتگیریم دەکا و باوکشم هونەرمەندا گۆرانی بێژە چەند جار چوومە قاعم بۆ لێدایە لەبەرەوەی هونەرمەندە پشتگیری تو دەکە کە فێرە مۆسیقا بوو یاخود بەڕێی تو ئەگەر بابی خۆت باشتر دەناسی ئەگەر هونەرمەندیش نەبا هەرە زۆرە پشتگیری دەکردی بەڵێ دەبینین هەندێک لە دایک و باوکەکان حەزیان لە مۆسیقا نییە و نانوێ منداڵەکانیشیان فێربی ئەوە ڕاستە؟ بەڵێ زۆر ڕاستە ئەمن نمونەوەم دیتیا کە بابم دەتان شانۆگەری دەربینی تەڵەبەک لە شانۆگەری بەشداری کردبوو داکەکە پێی گوتبوو لە شانۆگەری بەشداری پێمەکە تەڵەبەکە زۆر زیرەک بوو تەڵەبەکە 2 ڕۆژ خۆی لە خوڕفەی نابوو گوتی ئەمن هەتا نەسمە و شانۆگەریەی ئەمن دەرسی ناخینم داکەکە هاتیە بە بابی گوتیە بەس ئەو جار بیکۆنا شانۆگەریەکە ئەم زۆر مەمنونی تومە یعنی یەکەم جار پێی خۆش نەبوو کە منداڵەکەی بەشداری شانۆگەری بکات دواتر منداڵەکە کاردانەوەی خراپی هەبوو بەرامبەر بۆ هەڵوێ سێداچی حەزی لە شانۆگەری بوو ێ باشە ئێوە کوشتنی حەز و ئارەزوەکانی قوتابی و منداڵ نیە لەلایەن داک و باوکانەوە بەڵێ چی بۆ جۆرە داک و باوکانە پێیان دەڵم کە مناڵەکانیان چۆن بڵێ پەرە بە منداڵەکانیان بدەن بۆ بەهرەکانیان سوپاسی چێ دەکەی کە هانی دای بۆ نمونە بگەیە ئەو کەسەی کە لە ئێستادا لە تەمەنێکی زۆر بچووک بۆ بەشداری چەند شانۆگەری بەشداری شانۆگەری بەڵێ باشە بەشداری شانۆگەری و بەرنامەی تەلەڤیزیۆنی و لەو جۆرە خولانە بەشدار بووی سوپاسی مامۆستایەکانت بکە سوپاسی دایک و باوکت بکە چیت هەیە بۆیان چیان پێ دەڵێ سوپاسی بە تایبەتی سوپاسی مامۆستایەکان و باوکم و خوشکەکەم ئەەکەم چکە خوشکەکەم هەرچم حەز لێبی دەڵێ بڕۆ یعنی ئێستا من حەزم لە تۆپانێ بماوەک بەخۆی چوبەکم داکوبابم گوتی دەبی برا بنێرە تۆپانێ زۆر سوپاس بەڵێ لە کۆتاییدا قسەی خۆت بکە و دواتر پارچەیەکشی ئیقامان پێشکەشکە لە کۆتاییتە زۆر سوپاس مامۆستایەکەم و دەکەم و زۆر سوپاسی و خولە دەکەم کە بەبێ خۆڕایی فێرمان دەکەن و پارچە مۆسیقایەک لێ دەم بە خۆڕایی دەستخۆش سوپاس دەکەین چۆنی الحەمدولillah باش تۆ سەلامەت دەبێت دەمەوێت باسی خولم بۆ بکە ئێستا لە خولێکدا بەشداری جەنابەت و خولەکە بە خۆڕاییە سەرتا باسی خولەکەم بۆ کە دواتر وەرە سەر ئامێرەکەی خۆت چۆن بوو خولی و ئامێرەت کرد قسەیەک تێ لەسەر خولە فەرموو
بەڵێ چالاش قوتابخانەکان وەکو فێرگەیەکی زۆر باشی لاتە بۆ ئەو تەڵەبانەی یان بۆ قوتابیانەی کە ئارەزومەندی مۆزیقان یان دانوێت فێرە ئامێرەکانی مۆزیقا بن و چەندین حازف لێکوانە لەسەر دەستی مامۆستایان فێربووە دەستی مامۆستایان خۆش بە تایبەتی مامۆستلدار مامۆستا ئارام کە مامۆستلدار لەگەم زۆر ماندووە بەشی حوت و ئامێرەکەشم عود حەزم پێ دەکرد هاتمێر کوانە مامۆستلدار بە خۆشحاڵیەوە حەزەکەی منی زێبەجێ کرد و لەگەڵم ماندووە ڕۆژان تەمرین داتی ڕۆژانە لەگەڵ ماندووە دەستی خۆشبی زۆر سپاسی مامۆستەڵداری بەڕێز دەکەین و دەمێ باسی گرنگی و جۆرە خولم بۆ بکەیت تا چەند گرینگە قوتابی سوود لە پشۆکەی خۆی وەرگرێت بەڵێ بەدڵنیایی و قوتابیان پێویستە سوود لە پشۆکانی هاوینیان وەگرن بە تایبەتی ئەگەر بەشێکی موزیکیان فێری بن لەو هاوینەدا کە ئالەتێکی حەزفکەن زۆر باشە لەوەی کە لە خەریکی ئایپاد یا مۆبایل بن زۆر باشترە کە بێن بەشداری خولی لەم شێوەیە بکەن چەندەمین جارە لە خولانە بەشداری دەکەیت من لە 2009 بەڵام ئالەتم گۆڕی لە 2009 گەنا گیتار بووم ئێستا هاتمە سەعود ئالەت گۆڕی وڵی حەزم لە حود بوو یان هاتمەوە سەرود بەڵێ مامۆستلداریش هەلەکەی بوو هەمومان دەزانین مۆسیقا جیهانێکی تایبەتە و ئینسان تا چەندە مۆسیقا نزیک بێ لە زۆر شت دوور دەکەوێتەوە و ئەگەر بەیەک دێر وەسفی مۆسیقام بۆ بکەیت چیم پێ دەڵێت مۆزیقا دەتباتە ناو جیهانێکی تر دەتباتە ناو خەیاڵێکی تر لەو ناخۆشیانی ئێستا بە دوورت دەکا و مۆزیقا وات لێ دەکا کە بچێ ناو دنیایەکی تر و جەویش ترت پێ دەبەخشێ بەڕاستی چیت هەیە بۆ ئەو کەسانێک کە هەستاون بەکردنەوەی ئەو جۆرە خولانە بەخۆڕای بە تایبەتی دەستی مامۆستلدار خۆشوێ مامۆستا کاوەیە مامۆستا ئارام مامۆستا سوداتە دەستیان خۆشبێ بەڕاستی زۆر گرینگە چونکە چەندین قوتابی حەزیان لە ئالەتی مۆزیقایە ئێرەیان بە دەرفەتزانیوە و ئێرەیان هەر قۆزیتەوە کە هاتوون مامۆستایەکان یارمەتیان دەین دەستیان خۆشبێ قوتابی شەبێ لایەنی مادی زۆر باش نەبێت حەز بکە بەشداری خول بکە بەڵام هەندێک خول هەن بە پارە بەڵێ بەدڵنیایی و ئێرکوانە عنی فریا بە بەلاشە بە خۆڕاییە مامۆستایان لەگەڵ مامان دەبن دەستیان خۆشبێ هەوڵ دەدەی بەردەوام بی بەڵێ بەدڵنیایی و هەڵدەم تو ببی بە چی ببی بە چێ چیت پێ بڵێن یەکێبی لە مۆسیقارە کووردە بە ناوبانگەکانی دیان بەڵێ وەڵی ئەگەر ئەمن بوومە مۆزیقایکی باش قەت وەفای چارەش قوتابخانەکان لە یاد ناکەم چونکە فێرگەیەکی زۆر باشە بۆ قوتابیانی کە دانوێ فێرە ئامێرەکانی مۆزیقا بن چاوەکەم سوپاس چاوەکەم شێرزاد حەسەن دەڵێ ئەگەر سەرکردەکانی کورد بە تایبەت جوان لە مۆسیقا ڕاگرتبایە شەڕی ناوخۆ هەرگیز ڕووی نەدەدا مۆسیقا جیهانێکی تایبەتە و هەمومان دەزانین ئەو کەسانەی کە لە مۆسیقاوە نزیکن لە زۆر شتی خراپ و ناخۆش دوورن چالاکی قوتابخانەکان ساڵانە هەڵدەسێ باکردنەوەی ئەو جۆرە خولانە خولەکە بە تەنها پێک ناتوە لە بەشی مۆسیقا بگرە بەشی شانۆشی تێدا و شێوەکاریشی تێدا هەموو ئەو کەسانەی کە حەزیان لێە بەشداری لەو خولانە بکەن دەتوانن بەبێ بەرامبەر بەشداری بکەن و ئەو خولا ساڵانی پێشوو بەردەوام بوو بەڵام لەبەر نەخۆشی کۆڕۆنا لە 2019 وەکو بە ڕێخەرانی و خولا بە ئاماژەیان پێکرد کە وەستا بوو بەڵام لە ئێستادا ئەو ساڵ سەر لە نوێ خولەکە کراوەتەوە و لێرە کۆمەڵێ قوتابی بەشدارن کە لە سەرەتای دەستپێکردنی خولەکەیانە خولەکە زۆر سەرەتاییە بەڵام هەمووانەی کە لێرن بە هیوای ئەوە هاتوون کە لە داهاتوودا بتوانن ببن بە مۆسیقارێکی بەناوبانجی کورد ئێمە لە کۆتایی پرۆگرامەکەدا ئەوە بەگرنگ دەزانین بڵێن سوپاسی ڕێخەرانی ئەو جۆرە خولە دەکەین بە تایبەت چاڵەکی قوتابخانەکان و دەمانەوێت هەموو قوتابیەکانمان هەموو ئەوانەی کە لە پشووی هاویندا بەتاڵن خەریکی خەون تۆزێت تەمبەڵ بوون بێن بەشداری ئەو جۆرە خولانە بکەن لەبەرەوەی ئەو خولانە سوودێکی زۆری هەیە و لە هەمووی گرنگترەوەیە کە ئەو خولا بەبێ بەرامبەرە هەموو تەمەنێک دەتوانێت لێرە فێری مۆسیقا و شانۆ و وێنە کێشام ببێت بەبێ ئەوەی کە 1 دینار بدات و داواکارم لە دایک و باوکانی قوتابیان هەنی قوتابیەکانی بدەن تاوەکو بێ بەشداری بکە لە خولانە دەڵێن دایک و باوکی وا هەیە ڕقی لە مۆسیقا ڕقی لە شانۆی ڕقی لە وێنە کێشانە لێناگەڕێ منداڵەکانیشی ببن بە شانۆکار و وێنە چێش و مۆسیقار هیوادارم منداڵەکانتان برێنە و جۆرە خولانە لەبەرەوەی
لە داهاتوودا هەم وڵاتەکەمان شانازی بە بەونەوەیە دەکات کە هونەرمەندیان لێ دەردەچێت مۆسیقاری باش باش و شانۆکار و ئەکتەری باش باشیان لێ دەردەچێت. ئەم نە زۆری براهیمم پرۆگرامی ماچی دیمەنی ئەمجارەشم پێشکەش کردن تا پرۆگرامێکی تر هەر شاد و بەختەوەر بن ماڵتان پڕ بێت لە مۆسیقا خۆتان لەگەڵ.